چەکدارانی سەرهەڵداون و بەشێک لە خەڵکی سیڤیل بۆ خۆشحاڵی دەربڕین تاقە بە ئاسماندا دەکەن. دیمەشق پایتەختی سووریا کە پێشتر لەلایەن ڕژێمی ئەسەدەوە فەرمانڕەوایەتی دەکرا ئێستا لەژێر دەسەڵاتی ئەواندایە. ئەمەش لە ئایندەدا بۆ دانیشتوان و کارداریەکان چۆن دەبێت هێشتا ڕوون نییە. قەدەغەکردنی هاتوچۆ بۆ ماوەی 13 کاتژمێر ڕاگەیەندرا و تا سەر لە بەیانی ڕۆژی دووشەمەش بەردەوام بوو. بەڵام چەکدارە یاخیبووەکان دەڵێن لە ئێستادا خۆشحاڵن بۆ قۆناغێکی نوێ. وبإذن الله راح تظل دمشق بە پشتیوانی پەروەردگار دیمەشق بەردەوام دەبێت لە گەگەلی خۆیدا بە ئازادی و ڕێبەرایەتێکی نوێ و حکوومەتی نوێ و سیستەمێکی نوێ ئازادی و سیستمی نیشتیمانپەروەری سیستمی خۆشەویستی و سۆز. ئێمەی گەل ئەگەر یەک دەست بین هیچ هێزێک نییە لە دنیادا شکستمان پێبێنێت. کۆشکەکەی بەشار ئەسەد کە 24 ساڵ سەرۆکی سووریا بوو تا کۆتایی هەفتەی ڕابردوو کە هەڵات بۆ رووسیا تاڵان کرا. بەڵام بەشێکی زۆری باقی شارەکە دەستی لێ نەدراوە. گرتەیەکی ڤیدیۆیی کە پێدەچێت زیندانیانی ئازادکراوی سووریا بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەوە. زیندانەکانی سووریا کە بە درەنگەترین جۆرەکانی ئەشکەنجەدان ناسراون بۆ ماوەیەکی زۆر وەک خراپترین بیرەوەریەکانی دەسەڵاتی ئەسەد لە هزری خەڵکیدا دەمێننەوە. هاوڵاتیەکی کە نەیویستناوی خۆی بدات هیوادارە ئەم توندوتیژیە ببێتە بەشێک لە ڕابردوو. جا دەزانی ئەمە خەونێک بوو بۆ من کە ئێستا ئاواها خۆم دەبینم. سوپاس بۆ هێزدان بۆ ئەم شکۆمەندیە ئێستامان کە ساڵانێک بوو لیان سند بووینەوە. خوای گەورە و پشووک سەربەرزکا بۆ ئەو هەوڵەی داویانە بۆ گەڕاندنەوەی شکۆمەندیمان. لە هێرشێکی کەمتر لە 2 هەفتەدا هێزەکانی یاخیبووان دەستیان بەسەر سووریادا گرت و ڕۆژی یەکشەممە دوای نزیکەی 14 ساڵ لە شەڕ حکوومەتەکەی بەشار ئەسەد ڕووخا. شەڕی سووریا بووە هۆی کوژرانی 5 ملیۆن هاوڵاتی سیڤیل و گەورەترین قەیرانی پەنابەران لە جیهاندا. لە کاتێکیشدا خەڵکێکی زۆر لە سووریا و لە سەرانسەری جیهان ئاهەنگ دەگێڕن. شرۆڤەکاران دەڵێن سەرکەوتنی یاخیبووان بە مانای داڕشتنەوەی دەسەڵاتێکی بەرفراوان دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هۆشداری دەدەن لە ئەگەری ئاژاوەگێڕی لە سووریا لە کاتێکدا حکوومەتێکی کاتی حکومڕانی خۆی دادەمەزرێنێت. راپۆرتی هێدەر مۆرداک لە ئەستەمبوڵ بە هاوکاری مەعاویە ئەترەش لە دیمەشق.